ئاوەڕۆی ماڵانە لە قەزای سیدەکان. دانیشتوانی بەشێک لە گەڕەک و کۆڵانەکانی سەنتەری قەزای سیدەکان چواروەرزی ساڵ بەدەست ئەو ئاوەڕۆیە گرفتارن و لە ڕێگەی زاریکرمانجی داوای چارەسەر لەلایەنی پەیوەندیدار دەکەن. نزیکەوە 4 ساڵە ماڵم لێرێ 4 ساڵە خەریکم پێم خۆشە لۆن چاکەن ئەو هایە شەکە ئەو هەیە بە تەسویرەوەش بڕۆن تەماشێ بکەنێ پێمان خۆشە هەر هەموو فەرعەکان چاکراینە بەس ئەوەندە چانەکرا ئەوە ئاو خلاص بوو زستان لۆت نییە بچێ ناوێرە بێ دەرێ وەبی پۆستارەکە دەبەدا بێتە دەی لافاو بارانشی زۆر هەبی یعنی حساب کە بتە ڕووبار زۆر ئەوە بیت منداڵی کچکە ئەباگانی زۆر هەڵبستی وەیە ببەت ینی زۆر ئاوی لەسەرە هاوینانش بۆنشی زۆر پیس دێ ئاوەکەتی ئەمی تۆ زۆر بۆنی پیسێ و مێش و مۆر و پێشکە و ئەو شتەی زۆر تێدا ئەو کەندە زۆر دروستکردن لۆمە دروست کردیە دستانە لافاوە و هاویناش بۆنی لێتێت بێن خۆشە بە زووی لۆمە چارەسەر بکرێت. هەندێک جا ئەو دەسترا ئەگیرێ ئەو دەسترا ئەگیرێ پەنجە ئەدەتەوە ئێرە زۆر جارە ئاوا چوێنە ئەو حەوشە ئەو زیرانێمە داوا لە حکوومەتێکەکەین عیلازشێن لۆ لێ بکە. سەرۆکی شارەوانی سیدەکانیش ڕای دەگەێنێت 910 ملیۆن دینار بۆ چارەسەری گرفتی ئاوەڕۆی سیدەکان لەسەر بودجەی ئیدارەی سربەخۆی سۆران تەرخان کراوە و لە ئایندەیەکی نزیکدا دەست بە دروستکردنی دەکەن. ئاوەڕۆی سیدەکانی کە لە گفتارە سەرکەکە ناو سنتەری قەزای سیدەکان کە سیماکی یەکجار نەشتنی بەم شارێ بەخشی و نەبوونی مەزە لە شار و ساڕچێک بەڕاستی گرفتە خۆشبەختانە بە هەوڵ هیمەتێکی هەموو لایەک توانیمان دەرخستێ و پرۆپۆزەلێکی تایبەت ئامادە بکەین بۆ دروستکردنی ئاوەڕۆی سندۆقی ناو سنتەری قەزای سیدەکان. ئەم پرۆژەیەش خۆشبەختانە ڕەزامەندی وەرگریاوە لەسەر بودجەی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەوێتە بواری جێبەجێکردن بە گوژمەی 910 ملیۆن دینار بە درێژای 1 کیلومتر لە ناو سنتەری قەزای سیدەکان تێدەپارڕێت. ئەم پرۆژەیە لە بیدایەتی گوندی بنی ماڵە دەردەست پێ دەکات تا کۆتایی شەقامی جۆسایی سیدەکان لە ئاندیەکی زۆر نێزیکش دەکەوێتە بواری جێبەجێکردن بە دەستپێکردن و تەوابوونی ئەم پرۆژەی خزمەتێک یەکجار بە هاوڵاتانی خۆشەویستی ناو سنتەری قەزای سیدەکان ئەکات و گرفتی نەبوونی ئاوەڕۆی سندۆقی لە سیدەکان چارەسەر دەکرێت. سەنتەری قەزای سیدەکان لە گەڕەکەکانی برادۆست، فەرمانبەران، ڕاپەڕین، گوڵان، ئازادی و سیدەکانی کۆن پێکاتوە و بەشێک لەو گەڕەک و کۆڵانانە دەکەونە سەر ئاوەڕۆی سەرەکی و بە دروستکردن و تەواوکردنی دەبێتە یەکێک لە خزمەتگوزاریە سەرەکیەکانی دانیشتوانی سیدەکان و سیمایەکی جوانتریش بە قەزاکە دەبەخشێت. موڕشید برادۆستی زاری کرمانجی قەزای سیدەکان.